بفەرمونون لەگەڵ کار و چالێکیەکانی ڕێکخراوەکەمان ڕێکخراوی ڕۆشنبیری و داکۆچیکردن لە کرێکارانی بیانی. یەکەم لە ساڵی 2021 22 کرێکاری بیانی گیانی لەدەستداوە بە هۆکاری کۆرۆنا و ڕووداوی هاتوچۆ و جەڵدە و خۆکوشتن و کوشتن کە 5 کەسیان لە ڕێگەزی مێبوون و 7 کەسیشیان لە ڕێگەزی نەر. دووەم بریناربوون 7 کەس بەهۆی ڕووداوی جۆرا و جۆرەوە وەکو بەریەکەوتن لە شوێنی کار و ڕووداوی هاتوچۆ و ئەوانەوە برینار بوو. سێەم چارەسەرکردنی 30 کێشەی جۆرا و جۆر لەلایەن ڕێکخراوەکەمانەوە کە لە لێسەندنی پاسپۆرت و لێدان و نەدانی پارە لەلایەن خەڵکو و کۆمپانیەکانەوە چارەسەر کراوە لەلایەن ڕێکخراوەکەمان. چوارەم دەست درێژی سێکسی بۆ سەر دوو هاوڵاتی بیانی کە ئەوەش چارەسەر کراوە لەلایەن ڕێکخراوەکەمان. پێنجەم بازرگانیکردن بە مرۆڤەوە ئەم ساڵ تەنها 3 کەس بووە کە بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆرتر بوو ساڵانی ڕابردوو. شەشەم خستنە سەرکاری 79 کرێکاری ناوخۆی لەلایەن ڕێکخراوەکەمانەوە. بەڕێزان هەرچەنە ئامارێکی دروست نییە لە کوردستان لە ڕووی کۆی گشتی کرێکارانی بیانی لەبەرەوەی بەشێک بە ڤیزەی سەردان و بەشێک بە ڤیزەی کار و بەشێک بە نایاسایی دێنە ناو هەرێم، بەڵام بەراورد بە ساڵانی پێشوو ڕێژەکە بەرەو سەرەوەیە. ئەو ئامارەی دەست ئێمە کەوتووە نزیکەی 32,000 کرێکاری بیانی لە کوردستان کارەکەن و ئاستی پاراستنی مافەکانیان ساڵ بە ساڵ بەرەو باشتر دەچێت و پێشەرکردنی مافەکانیان لەلایەن کۆمپانیا و خاوەن ماڵەوە کەمتر بێتەوە. ئەوەش بە هەوڵی ڕێکخراوەکانمان و دام و دەستگا پەیوەندیدارەکان بووە. توانیمانە ئەگەر کەمێکیش بێت کرێکاران وشیار بکەینەوە لە ناسینی ئەرک و مافەکانیان و چۆنیەتی داکۆچیکردن لە خۆیان و لەو ڕۆ دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم پاڵپشتمان بوون سەر ڕایڕەتیناتی زۆر و زیادکردنی باج کە ئەوە قورسایی زۆری لەسەر کۆمپانیەکان و کرێکاران و خاوەنکار دروست کردووە. بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی خۆبەخش وەکو ڕێکخراوێکی خۆبەخش هەمیشە ئامادە بووین بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و پاراستنی مافەکانی کرێکاران و مافی مرۆڤ لەگەڵ تەواوی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم و ڕێکخراوە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان کار بکەین تاوەکو ڕوویەکی گەش و جوانتر پیشانی دنیای دەرەوە بدەین. هیچ پێشێلکاریەک لە هیچ پێشێلکاریەک بێدەنگ نابین وە گفتوگۆی سەردەمیانە بۆ هەر گرفتێک پیادە دەکەین و لە کۆتاییدا داوا لە بەڕێز فەرمانگەی ڕێکخراوە ناحکوومیەکانەکەین کە ڕایەڵەیەکی گونجاومان بۆ دروست بکات لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان تاکو بتوانین باشتر کارەکانمان ڕاپەڕێنین و لە ئاست چاوەڕوانی وڵاتی خۆمان و وڵاتانی دەوروبەر و وڵاتە بێگانەکان بین بۆی بتوانین جوانترین ڕووی هەرێمی کوردستان پیشانی دەرەوە بدەین. ئەو کرێکارانەی کە بە کارێکی زۆر موچەیەکی کەمێداتە ئەوەی شێمەنیە بەڕاستی و حکوومەتی هەرێم بۆی تهدید کردووە هیچ کرێکاری نابێت لە 300,000 دینار کەمتر کار بکات. ئەمە یاسایە بەدەست ئێمەنیە سەبارەت بەوەی کە هەر کرێکارێک کە دێ بە ستاندەرێک کە جەناب باس دەکەی ئەوە دقیق وایە، بەڵام ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بەو یاسایە کار دەکات نایکات. چونکە هاتنی کرێکاری بیانی وەکو ئاماژەمان پێکردەوە بەس چەند ڕێگایەک دێت. خەڵکی دەوڵەمەند و سەرمایه‌دار دەتوانێت بێنێ، وەزارەتی کار دەهێنێ، وەزارەتی ناوخۆ دەهێنێ، تەناقوز لە بینی وەزارەتی ناوخۆ وەزارەتی کاریدا هەیە لە پێدانی کاتی مانەوەی لە کوردستاندا. بۆیە ئەوەی تۆ جەناب دیرە ڕاستە، بەڵام کارەکەی ئێمە داکۆچکردنا کەی زانیمان کرێکارێک لە شوێنێک بەرکەوتنێکی هەیە لە شوێنێک غەدرێکی لێکراوە و مافی پێشێکراوە ئێمە قسەی لەسەر دەکەین و لێی بێدەنگرابین لە ڕاگەیانەکانەوە پێشتریش کارەکانی پێشتومان شاهدی ئەومان بۆ دەدەن. نە کرێکاری کوردستان دەڵێن ئێمە کرێکار کەوتە کرێکاری بیانی کوردستان هەرێک کرێکارە، بەڵام بە شەرتێک کرێکارەکە زەمان کرابێت کە زەمان نەکرابێت هیچی یعنی بێماف دەبێت. ڕاستە دەست خۆش بێ گومانەوە کچێکی غانی بووە خەڵکی ئەفریقیاواتە ڕەش پێستا هاتووە لێرە کچێکی ڕەفیق خۆی بردووە گوچیلەکەی فرۆشتووە لە هەولێر نەک لە سلێمانی، بەڵام کەیسەکەی بۆ کراوەتەوە ئێستاوە لە بەندیخانەیە و ڕوبەڕووی یاسا کراوەتەوە یاسا بڕێ لەسەر ئەمەدا. ئێمە لە هەموو ئەم شتانەی کە دەکرێت کە ناجایزە هەمومان دەزانین جایز چێ و ناجایز چیە،
هەر کەسێکی ناجایز کە بە خۆشمانەوە بێدەنگ نابین لێ هەیە کرێکار هەیە چۆن لە ئێمەش لە باش خراپ هەیە ئەوانیشانە مەسەلە هەیە دزی دەکات هەیە باندا هەیە لە شۆشی دەکات هەموو ئەمانە هەیە بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا ئەمەش ڕێژەیەکی یعنی زۆر کەمان ناکرێت نسبەی بەدا ژیراون پارەکان لێ وەردەگیرێتەوە چی بەڵێ ڕوبەرووی یاسا دەکرێتەوە کە یاسا ئیسپاتی کرد لەسەری هەموو کەسێک بێتاوانە تا تاوانەکەی بەسەردا ساخت بێتەوە کاتێک کە ئەم تاوانبارە تا ئێستا شتێکیمان نەبین یان چەند کەس گیراوە دەکەی زیاتر گیراوە لە ئێمە کە لە دادگا بۆ مەتابعەمان کردووە هیچ کەسێکیان بەسەردا ساغ نەبووەتەوە نەیانتوانێت یعنی ئیسپاتی ئەمە بکەن ئەم ساڵە هەبووە بەڵێ بەڵام پاسپۆرتی ساختەکەمە بەڵام دەکرێت بڵێ ویزەی ساختە پێشتر هەبوو چەند ساڵە پێش ئێستا سەدان کەس بە ویزەی ساختەوە بە سپیکەری ساختەی وڵاتی بەنگلادێش داخلی هەرێمی کوردستان بوون و براون بۆ ناوەڕاست و خوار و عێراق ئەوەمان لەلایەوە سەرەکانی دەزانن ئەم ساڵ نەبووە